الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سلاح راني خوشویز بخیر بنو ویدیوی که تل ردید ریمیشن دو هاتین ولاتن اما یکم پارت پیما بگداینم دوی ما بگذر هاتمونا ویرگه هر نازم لچه مرحله گیشم هر وتم با پارتی که لدابنم وکو یادواریک دو سجا طعام کردو بذر حزقم طائب كما ديسان يوادار مدل طامد لايك وسبسكرايب لبالمكان نزيك بما تولى مرحلة كلام ناوية جاوتن با بفيديو بداس بياكين يوادار مدل طامد او الشيبو ابي الروج بيتو اوزان هاي لو اسمع ودي قوشتي زور ترتيبة زور جوانا كم مرحلة قبل ما هو نازله أول شيء أنا بعداني هالقي أي بيسو شابلوشي بو دانا أشبلي أبي بقوم جارة دار كويت اللي راح خوت بيمو بيت لا شو ايه نو ساعات اقوى بروبش كم روش بيتو الخوي خريب بيان يكيبو هذا من روج ابو هذا بيتو بشو طاو او مرحلة قيش ما عندكو ما فيش دس بيكين يا جماعة دسكين برا وكني اجلقان ان شاء الله بينو سنحسن لك اجلقا اتشين لو دس بيكين بس بعد توزي مرحلة وبرين ان شاء الله فيديو زوري لدا انام وأسبوع عرباني بما بدياري كدوا معلومة بيبين اي لو أسفل جوانا وشية سرناها ولي أوبيت أرى سرداني هناك كو أسبق يقوم به باش كيم بارم دسكوية يمشين أو أسبق عربي راوكين بلایم پێشتێکی خۆم یاری ڕێدێتەمە کرد هەر چەندێکم کە ئەسپە عەرەبیم بۆ نەکرا بۆم ڕاو نەکرا جا ئیشەڵا ئەم جارە هەر ئەبێت بیگرم
ئەوە چی ئەو هێت سێدەم کردوتە گوێم سەودی زۆر خۆشە سەودی یاریەکە سەودی قاچی ئەسپەکە ئەو شتانە حالا چی؟ ئەم بۆ چیە گەڕێت؟ ئەبە چی بکەم؟ حەزەکەم ئەم شتانە فێر بم ئەینا خۆم مەرحەلە نییە ئەها ئەمەم بینەوە دی خۆجێ قاچوشتێژی تیانە یعنی چی ئەشەم ئەسپا هی خۆمە ئەمە چییە ئادەی خوێنوشتەکەی سپێد چوار خەت ئەمەیان چییە باشە ئەمە چۆن بیکەم بەویتر پێشترم کرد تا ئەخۆیدی باشە بۆ نەیکردەوە سەری خۆ کورتانێکی بوێ ئێستا پێوەی کرد تا ئەمە بووە سەرەکیەکە ئەمە کڕیومە پێم وابێت بەخواست زۆر دەمێکە یاریم پێ نەکردوێن شتەکان لە بیر چێتە ئەمە سەریعتریشە باشترە ئەوە چییە نازام لە ڕێ بڕۆم جا ئەمە لە شوێنی وا هەیە تەڵەو بەدانێن زۆر خۆشە ئیفلاس بێنن هەرچی پارەی بن دوایە چی شەڕی لەسەرەکەی ئەم بیر ئەمە ببی دزین ئەمەیە ببی دزم ماوزام وە چییە دەمێکە شەڕ نەکردو نادام باشە من بیرماوە بەخوا جوان کوشتمی وەڵای ئەو شتانەیم تۆزێک لەبیر چوێتەوە ئەو شەڕکردن و شتانەی زۆر باش نییە
دوور نەبێ قەیناکە تا نزیکە باشە سیلاحەکەی چی لێگرت ئاخ ئەو بەچی تەقیوە ئەو تا وەسانە بە زۆر وەسانە تا با بڕۆین بەرەو ئەو شوێنەی کە بۆی دیاری کردوین بەخوا مەنزەرێکی جوانی هەیە دیارێکی بێحەلە جا ئەوە ڕێدێدی بەشی سێی دەرچووە باید چۆن ببووە چۆن دەرچێت شتێکم شێلە لە جێ ئەو ماڵکە خۆشە ئەوە شێڵی تەقەمان لێگە هەڵ نەگەڕێنە ئەرێ ئەو شوێنە بۆ لە دوورە ئاوەتاوەتا گەشتین بژین دوای دوو سێجار وەرحاسەڵ گەشتین ئەسپەکانی بەرەڵاکە دوو شتەکەی جێڵە ئەمە ئەمەمان تاوا کرد ئاواش خۆش بێنەوانێ باشە ئەسپەکە بۆ نایەت بزایەکی ئەسپەکە بیشان نابێنینەوە دەویست چیەمە ئەسپە زۆر جوان نییە ئەوەش زەخم نییە دەی هەروەی هەیە ئەوە خواردنی ئەسپە ئەوە هێنایەتەوە ئەوەمان ناوێت من نازام ئەم شتانە لەوە ناچێت زۆر زەرور بن ئەو خاوە لەوەی جوانترە
ايه ناوەکەی نەگۆڕین بە هەروە بێ باشە ئەمە ئەوەی خۆمانە سێ ئەسپم هەیە ئەم گەورە زۆر جوانەی تر ناتان بەخواتیان بۆستە ئەمە سێ چوار تا حەوتی هەیە تا شەشی هەیە ئەوە جوانی جوانترە بەس ئەمەیان بەخواتە یاڵا بێنێ دەرەوە باشە ئەمە ئەوەی خۆم بوو کورە سرم لە دێک چوو یاڵا دیواسەیەکی ماپەکەکەین درەنگە شەم پارە چییە؟ حەزم هەر لە خۆی لە شت ڕاوکردنە چونکە تازە درەنگە فرێشت ناکەوم با بچین دوو سێ شت ڕاوکەین بیفرۆشین تا ڕادێک سەریع بۆ باشە ئەوە چیە بێت چی بۆ بکەم؟ ئەوە چی لێ بکەم؟ بەڵێ بەم شتە بشکێت بۆ ڕایگرت طب هو صب الشعر يا قاچێک تشکیم یا زنجیرە لێکەم و هەرکوشتی ئەوەی یارمەتیدا بابیکەم تابڕۆزام خۆشە بەرامە بوو بە بلۆک بەرە پارچە پارچەم کرد ئەوچین تۆزە ڕاویشکین
بارانێکی خۆش بۆ لێنە بەتەمایە ڕاکاو کەرە کەر ناڕاوی پاکیکەین خوانەی ڕێدوێ فرۆشین شتێکە کەروێشک مەسیە لێرە هیچی تیا نییە مالۆ تێکیکەین ئەمە دانەیەک ئەوش دوان زۆرە کاکە دانەیەکم خستە خوارە وە چییە قەلە ڕەشوشتە پەڕی لێگاتەوە پەڕەکان و گۆشتەکە شێڵ گردوێتەوە دەی لەو هەموو یەکدانم بۆ کوژرا هێشتا دەسم فێر نەبووەوە چیم لێگرت ئاوەت ئەو گورگیان ڕێویە هذه الريوية هالوقت المهم بابي خينا آئرة واش كرويش كيدربو خراب عندي بابياني وزيكين جوانا كيقولوا جوانا سرچا هاوڕێیانی خۆشەویستاتینە کۆتایی ڤیدیۆکەی دەرم بەدڵتان بێت و ئەگەر حەسان لێ ڤیدیۆ زیاتری لەسەر دانێم و ئیشەڵا لەموو دو ڤیدیۆمان زیاترە بێت و هیوادارم بەدڵتان بێت تا ڤیدیۆیەکی تر و پارتێکی تری ڕێدێتیش خواتان لەگە هەر لە خۆشییا بن لایک و سەبسکرایبش دەبیر مەگەن خواتان لەگەڵ